سڵاوتان لێبێت خۆشەویستانی هیوادارم کە هەموو لایەکتان زۆر باش بن. پێشەوەی کە دەست بکەم بە ڤیدیۆی ئەمڕۆ فێرکاری ئەمڕۆ ئەمێ داوای لێبوردن لە هەموو بەڕێزانە بکەم کە لە ڤیدۆکانە بەردەوام بوون، بەڵام لە ڤیدۆی پێنجەمە وەستاوین چەند مانگێکە نەمتوانیوە ڤیدۆی نوێ دروست بکەم، فێرکاری نوێ دابنێم لە چەناڵەکە بە بۆنەی کۆمەڵێک پێشهات، بە بۆنەی کارەکەم، بە بۆنەی کۆمەڵێک پرۆجێکت کە بەڕاستی نەمەتوانی تەرکیزێکی باش و حەقێکی باش بم بە فێرکاریەکان. لەبەرەوە ئەمیست کە کاتێکی دیاریکراوی بۆ دابنێم، هەم لە ڕووی کوالیتی کۆنتێنتەوە، هەم لە ڕووی کوالیتی پرۆدەکشنی ڤیدۆکەوە ئەمیست کە شتێکی زۆر باش پێشکەش بکەین بۆ ئەوەی کە هەموو لایەک بە شازێکی باش سوودمەند ببن لەوەی کە ئەیکەی. لەبەرەوە ویستە مەڵۆنکردنەوە بم کە بۆچی چەند مانگێکە بێدەنگین، بەڵام ئینشاءالله لە ئێستاوە بتوانین هەفتانە ڤیدۆیەک بۆ 2 ڤیدۆی فێرکاری باش دابنین. خوای گەورە ئینشاءالله یارمەتیمان بات و توانامان پێبەخشێت. زۆر باشە. لە ڤیدۆی ئەمڕۆ باسی BGP یەکەین، کەواتە لە ئێستا ئێمە پێشتر باسی OSPF-مان کردو، پاش باسی IP ئەدرێسینگمان کردو و ئەو ISP کە دروستمان کردووە ڕوونە لە بەرچاومانە کە ئەدرێسینگی چۆنە، کە کۆنێکشنی OSPF-ەکەی چۆنایی و نەیبەرشپەکان چۆناین. ئەمەوێت بە کورتی باسی BGP بکەم. BGP بۆچی گرنگە و BGP بۆچی لە سێڤیس پرۆڤایدەرە سکیڵی یەکەم کە تۆ بێت هەت بێت و باش بیتە BGP-ە. BGP بەوە ناسراوەپی ئەوترێت ئینتەرنێت پرۆتۆکۆڵ، بۆردەر گەیتوی پرۆتۆکۆڵ ناسراوە بە ئینتەرنێت پرۆتۆکۆڵ. بۆچی؟ چونکە ئێمە هیچ نەوع پرۆتۆکۆڵێکی ترمان نییە لە نێوان ISP-ەکانە بتوانێت نەیبەرشب دروست بکات جگە لە BGP. کەواتە ئێمە ئێستا لێرە چیمان هەیە؟ ئێمە لێرە 2 ISP جیاوازمان هەیە، گریمان ئەمە A، ئەمەشیان ISP B و بیریشمان نەچێت کە هەر یەگەڵم ISP-یانە ژمارەیەکی تایبەتی دیاریکراوی خۆیانیانەیە کە پێوترێت ئۆتۆنۆمەس سیستم. AS چییە؟ AS ڕێکخراوی INA دیاری ئەکا کە هەم چ ISP-ێک چ AS-ێک بەکار ئەهێنێت. باشە، ئەتوانن لەسەرەوە زیاتر بخوێنەوە، بەڵام بە شوازێکی گشتی AS بۆ منە بۆ A 100 باشە و ASB 200 باشە. ئەمە چی ئەکا؟ ئەمەوە ئەکا کە تۆ ئینڤایرمنتێک بۆ خود جا بکەیتەوە، تۆ ISPت چەند ڕاوتەر و سویچەکە هەیە، چەند سێڤەر و سەرویسەکە هەیە کە لە نێتۆرکەکەتە بوونیان هەیە، ئەبێ ئەمانە جیا بکەیتەوە تایبەتێکی بەخۆت. ئەمەش بە چیەکرێت؟ بە ئۆتۆنۆمەس سیستم. ئۆکەی، سو ئێمە لێرە چیمان هەیە؟ ئێمە لێرە کۆمەڵە کۆنێکشنمان هەیە. باشە، کۆمەڵە کۆنێکشنمان هەیە ئەلێرەوە. باشە، ئەبەم شێوەیە ئەمە شۆرکەتەکەی ئۆکەی L کاتە بۆی ئەوە نەکات نەکوژین مۆسەگە بەرینەوە سەرەوەمە شۆرکەتەکەی L. باشە، گریمان ئەم کۆنێکشنەشمان هەیە بەم شێوەیە. ئێمە ئەم کۆنێکشنانەمان هەیە لە ناوخۆیە. باشە، ئەمەش بۆ ئێرە. ئۆکەی، بیرفۆ. سو ئێمە چیمان هەیە؟ ئێمە لێرەیە ISP-ێکمان هەیە کە کۆمەڵێک ڕاوتەر و سویچ و چەند سێڤیسێکی هەیە، هەمان شێوەش لێرە. ئەمە لێرەیە بۆ نمونە گریمان OSPF-مان هەیە. ئۆکەی، لێرە بۆ نمونە ISIS-مان هەیە. ئەمانە بەلای ئێمە گرنگ نییە. چ شتێک بەلای ئێمە گرنگە؟ لێرەوە فۆکەسکەن. ئەمە گرنگە، ئەم کۆنێکشنە. باشە، ئەمە پێی ئەوترێ BGP کۆنێکشن. باشە، یاخود بە تایبەتر پێوترێ EBGP واتە External BGP. چکە ئێمە IBGP شمان هەیە کۆکو OSPF و ISIS IGP Interior Gateway Protocol. ئۆکەی، EBGP باشە، کۆنێکشنە و نەیبەرشبە لە نێوان 2 AS جیاواز. بەڵام ئێمە لە لابەکەمانە چیمان هەیە؟ ئێمە لە لابەکەمانە 1 AS-مان ئەبێت. باشە، 1 AS-مان ئەبێت چکە ئێمە ئینتەرنال باسی ISP یەکەین. ئەگەر لە داهاتووە پلانمان گۆڕی بۆی کە بۆ منە لێرە بۆکسێکتر هەمان هەبێ و ISP-ێکی جیاوازمان هەبێ، ئەو کاتە ئەتوانین فۆکەسکەینە سەر EBGP. باشە، بەڵام ئەمێ بە کورتی باسی ئەوە بکەم کە BGP چییە و چەند تایپی هەیە. وەکوتم EBGP بۆ ئەکستەرنال کۆنێکشنەکانە، بەڵام IBGP شمانەیە ئەکرێت IBGP لێرە ڕەن ببێت. باشە، IBGP ئینتەرناڵە. باشە، لێرەشە هەمان بێ ئینتەرنال. باشە، لەوانەیە پرسیارە بێتە پێشەوە پێمان بڵێ کە گرنگی چییە ئێمە
ڕاوت ئەدڤەرتایزینگەکەین بە OSPF یاخود بە ISIS یاخود بە ڕێپ یاخود بە هەر AIGRP بۆ نمونەگەر ئێمە ئینڤایرمنتەکەمان هەمووی سیسکۆ بێ باشە بەڵام شتێکی تر هەیە کە پێوترێ MPLS ئۆکەی MPLS زۆر پێویستی بە سەپۆرتی BGP هەیە نەک زۆر بۆچی چونکە MPLS دوو ئەپرۆچی هەیە ئەپرۆچێکیان دیتا پلەینە باشە ئەپرۆچێکیان کۆنترۆل پلەینە باش کۆنترۆل پلەین بۆ نمونە چیمان هەیە LDP مان هەیە باشە ئەمە زیاتر ئەچمە سەری لە کە گەشتینە MPLS زیاتر قسەی لەسەرەکەین باشە لیبل پرۆتۆکۆل دیستریبیوشنمان هەیە لێرە کۆنترۆل پلەین بۆ LDP پشت بە BGP ئەبەستێ بۆ ئەوەی کە لیبڵەکانی فڵاتکە بە هەموو نێتوەرکەکە یاخود شتێکی ترمانەیە کە پێوترێ MPBGP باشە مڵتی پرۆتۆکۆل BGP ئەمەشیان بۆ L3 VPN پێویستمان پێ ئەبێ کە L3 VPN تایپێکە لە تایپەکانی MPLS کاتە ئەبینین کە بەکارهێنانی IBGP لە ئینتەرنال نێتۆرکی خۆمانە گرنگیەکی زۆر ئەوتۆمان پێ ئەبەخشێ و پاوەڕێکی تاوامان پێ ئەبەخشێ بۆ ئەوەی کە بتوانین سوود لە سەرڤیسەکانی MPLS EVPN L3 L2 VPN بەکاربێنین باشە کەواتە تێگەشتینەوەی کە BGP چییە ئێستا با بڕۆین لە ڤیدیۆی داهاتوو لە نێتۆرکەکەی خۆمانە ئینتەرنال BGP دروست بکەین بەڵام پێش ئەوە ئەمێ ڕوونکردنەوە بەم لەسەر شتێک IBGP بۆ ئەوەی کە بیرمان نەچێ IBGP بە دوو شێواز ئیشمان بۆکە شێوازێکیان مێش تۆپۆلۆژیە باشە شێوازێکیان بوونی ڕاوت ڕیفلێکتەرە ڕاوت ڕیفلێکتەر مەبەستمان چییە مەبەستمان ئەوەیە ئەکرێت بۆ نمونە ئێمە ئەگەر IBGP ڕەنکەین لێرە ئەکرێت فڵمێشێکمان هەبێ فڵمەش کۆنێکشن چییە ئەلێرەیە تەرکیزمان لێ بکەن کە بۆ ئەوی تێبگەین کە فڵمێشتی ئەمە ڕاوتەری یەکە ئەمە ڕاوتەری دووە ئەمە سێە ئەمە چوارە باشەوە سێمان بوو بەبی سۆری ئەوە ئاوایە ئەمەشیان چوار ئۆکەی فڵمێش BGP کۆنێکشن چییە یەک لەگەڵ دوو دروستیەکە لەگەڵ چوار دروستیەکە لەگەڵ سێش دروستیەکە باشە بۆ چکە ئێمە بۆ بەکارهێنانی IBGP کۆنێکشن نەیبەرشپەکە لوباک بەکارێنین لوباک ئینتەرفیس خۆ ئەکرێ ڕاوتەری یەک و چوار ڕاستەخۆ بێکەوە کۆنێکشنیان نەبێ بەڵام لوباکی ڕاوتەری چوار ئەدڤەرتایزەکەی ئەبەم شێوەیە پێی ئەگە ئەبەم شێوێش پێەکە ئەبەم شێوێش پێەکە باشە کەواتە ئەکرێ نەیبەرشەب دروست بکەین لە بینی ڕاوتەری یەک و چوار بە بەکارهێنانی لوباکەکان ئەمە بەم شێوەیە شێوازێکی تر یاخود باڵێن ڕاوتەرێکی تر دوو لەگەڵ یەک لەگەڵ چوار لەگەڵ سێش دروستیەکە باشە چوار لەگەڵ دوو لەگەڵ یەک لەگەڵ سێش دروستیەکە باشە کەواتە بینین فڵمێش کۆنێکشنێکمان هەیە فڵمێش تۆپۆلۆژیەکمان بۆ دروستە بێ بۆ IBGP شێوازێکی تریان لێرەیە باسیەکەم شێوازێکی سادەترە ئەویش بەکارهێنانی ڕاوتەر ڕیفلێکتەرە ئۆکەی ئەلێرەیە یەک ڕاوتەر یاخود دوان بۆ ئەوی کێکێکیان ببێ بە ماستەرێکێکیان بێ بە باکەپ ڕاوت ڕیفلێکتەر چی لەکە هەموو کۆنێکشنی BGP-ەکان هێنمەوە بۆ ئێرە کەواتە ئێستا ڕاوتەری ئەمە باڵێن یەکە ئەمە سێە ئەمە دووە باشە ئەو کاتە ڕاوتەری یەک تەنها لەگەڵ ئێرەیە کۆنێکشن دروستەکە سێش تەنها لەگەڵ ئێرە دروستیەکە چەند ڕاوتەری ترمان هەبێ بە هەمان شێوە کەواتە تۆ کۆنێکشن نەیبەرشپ دروستەکەی تەنها لەگەڵ ڕاوت ڕیفلێکتەر ڕاوت ڕیفلێکتەر وەکو سێڤەرێک وایە ڕاوتەرەکانی بەرامبەر وەکو کلاینت سایدێکوان و بەم شێوەیە کۆنێکشن دروستەکان لەگەڵ یەکترەواتە گەر دوو کلاینت بیانەوێ بەیەکتر بگەن ئینکەیس ڕاوتەری یەک ویستی بچێتە ڕاوتەری سێ با بڵێن لێرەیە چەند پریفیکسێکمان هەیە ئەم ڕاوتەرە ئێ بگاتە ئێرە بەم شێوەیە ئەگات نەک ڕاستەوخۆوەکو ئێرە باشە کەواتە کۆنێکشنەکە بەم شێوەیە کە تۆ ڕاوت ڕیفلێکتەر ئەکەیتە مین پوینتە بۆ ڕاوت ئەدڤەرتایزمنت لە BGP کۆنێکشنەکانتە هەردووکیان گرنگی خۆیانیانە یوزکەیسی جیازیان هەیە بەڵام ئێمە لەم لابەیە کە کردومانە بە مێش تۆپۆلۆژی BGP کۆنێکشنەکانمان دروستەکەین See you later